یەکێتی بالەی عێراق کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا و دوجار بڕیاری دەستپێکردنی خولی نایەبی بالەی یانەکانی عێراقی دیاری کرد. خولی ئەمساڵ کە بڕیارە 21 مانگی داهاتوو بەڕێوە بچێت بە بەشداری 14یانە کە 5یانی لە کوردستان و دابەشی 2 کۆمەڵە کراون و یاریەکانی کۆمەڵە یەکەمیش کە لە شاری سلێمانی بە بەشداری یانەکانی پێشمەرگەی سلێمانی پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی عێراق و هەولێر و حەبانی و شێروانە و ئارارات و هەروەها ئەکات و بەحرین یانەکانی کۆمەڵەی دووەمیش کە کێبڕگەکانی لە شاری بەغدا بەڕێوە دەچێت پێکهاتوون لە یانەکانی شورتە و غازی باشوور و قووەت جەویە و سەناعە و نەوتی میسان و کوفە و جەبایش. سەبارەت بە پێکهاتەیانی وەرچی پێشمەرگە بۆ ساڵی 2017-2018 ئەو یاریزانانەیە کە ساڵی ڕابردوو لە ڕیزی پێکهاتەیانی وەرچی پێشمەرگە بوون بەشی هەرە زۆریان ماونەتەوە گۆڕانکارێکی کەم ڕوویداوە سەرباری ئەوەشەوە لەوەیە 1 بۆ 2 یاریزانی نوێ بێنە پێکهاتەی ڕیزیانی وەرچی پێشمەرگە. بەڵێ ئێمە دوای تەواوبوونی ئەو بۆندانەیەکەوە ئەنجامماندا لەگەڵ ژمارەیەک لە یاریزانەکان ئەو یاریزانانەیەکەوە لە شارەکانی ناوڕاست و باشووری عێراقی هاتوون ئەو یاریزانانەی کە لە کوردستانن بڕیاری یەکێتی ناوەندی بالای عێراقی ئەوە بوو کە یەکێک لە یاریزانە پیشەگەرەکان لە ڕێزی پێکهاتەیانەکاندا یاری بکات بۆ خولی ساڵی دادێ. ئێمە شۆکیانی وەرچی پێشمەرگە دوای دەستنیشانکردنی ژمارەیەک لە یاریزانەکان و وەگەیشتن ئەنجام بڕیارمانداکەوە بەڵێ یەکێک لە یاریزانە پیشەگەرەکان کە زیاتر پێم وایە دەبێت بە ڕافع یا موعد لە ڕیزیانی وەرچی پێشمەرگە یاری بکات. تا ئێستا بە دەست نیشانمان نەکردیە بەڵام ئێمە چەندین اختیارمان لە بەردەمایە لەوانە ڕووسی هەن لەوانە بولغارین لەوانە لەوەیە بەرازیلین و کوبین و ژمارەیەک لە وڵاتانی دیکەشی تێدایە بەڵام تا ئێستا یەکلایی نەبووتەوە. وەرچی پێشمەرگە لە خوڵی ساڵی داهاتوودا بەڕاستی یەکەمیان پارێزگاریکردنە لە نازناوی خولی عێراقی دووەمیشیان بەشداریکردنە لە هەردوو پاڵەوانێتیەکانی یانەکانی عەرەب کە بڕیار لە وڵاتی ئوردون ئەنجام بدرێ هەروەها پاڵەوانێتی یانەکانی ئاسیاش کە لە ئوسترالیایە لە یابانە بڕیارە کێبڕکەکانی وەرزی ئەمساڵ بە 2 کۆمەڵە ئەنجام بدرێت و لە هەر کۆمەڵەیەکیش 4 یانە سەر دەکەوێت بۆ قۆناغی دووەم و لەو قۆناغەش 4 یانە دەگاتە 4 گۆشەی زێڕینی خولەکە. شارەزایەکی یاری بالە لە شاری سلێمانی ئەوەی بە پێیان ڕاگەیاند کە ئەتوانم بڵێم شێوازی بەڕێوەچوونی یاریەکانی ئەمساڵ بۆ یانەکان سوودی سۆری هەیە لەبەرەوەی ئەتوانن زۆرترین یاری ئەنجام بدەن بەڵام کێشەکە لەوەدایە ئایانەکان دەتوانن لە ڕووی داراییەوە بەرگەی ئەو هەموو یاریە و هاتوچۆی شارەکان بگرن. ئەوەی جێگەی باسە لە کۆبوونەوەکەدا نوێنەری هەردوو یانەی ئەکاد و مودەینا ئامادە نەبوون و یەکێتی بالەی عێراقیش دواوادەی خۆی بۆ هەردوو یانە دیاری کرد بۆ بەشداریکردن لە خولەکە یاخود بە پێچەوانەوە لە کاتی بەشداری نەکردنیان تووشی سزای یەکێتەکە دەبنەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.